عزیز من مامۆستا محەممەد قاسم مامۆستا لە ئامادەی کلێڤەری ناحکومی هەروەها مامۆستا لە ئامادەی بینایی کچانی حکومی. ئەمە بەدەین باس دەکەین باسی زیندەزانی دەکەین پۆلی دێمی زانستی. بابێن بزانین ئایا بەندی یەکەم لە پۆلی دێمی زانستی باسی چ دەکاتن. بەندی یەکەم لە پۆلی دێمی زانستی باسی چ دەکاتن؟ باسی زیندەزانی دەکاتن. با بزانین ئایا زیندەزانی بە واتای چ دێتن؟ پرسیارێک دێتە پێشمان مەبەست چییە لە زیندەزانی؟ ئایا با بزانین ئایا زیندەزانی چییە؟ قوتابیانی ئەزیز، ئێوە لە قۆناغی بنەڕەتیدا لە پۆلی 7 و 8 و 9 دەتانگۆچی زانستەکان واتە چی؟ واتای وایە کیمیا و ئەحیا و فیزیا بەیەکەوە دەیانگۆچی زانستەکان. بەڵام کاتێک هاتنە قۆناغی ئامادەی، لە قۆناغی ئامادەی پێی دەڵێن چی؟ زیندەزانی و هەروەها پێی دەڵێن کیمیا، هەروەها پێی دەڵێن فیزیا. واتای چیە؟ واتە کتێبەکان جیاکڕێنەوە. کاتی خۆی پێمانەگۆ چی؟ پێمانەگۆ زانستەکان. بەڵام کە بوونە قۆناغی ئامادەی هەر بابەتە و بەجیا دەخوێنن. ئەمە ڕەدەین باس دەکەین باسی بەندی یەکەم دەخوێنین. ئەوی چیە؟ ئەوی زیندەزانیە. بابێن بزانین ئایا مەبەست چیە لە زیندەزانی؟ چ معلوماتێکمان هەبی لەسەر زیندەزانی گەر بێت و باسی کەین. وەڵامەکە ئەوەی دەبێت زیندەزانی زانستێکە. ئەم زانستە با بزانین ئایا بایەخ بەچی دەداتن؟ با بزانین ئایا بایەخ بەچ دەداتن؟ بایەخ دەداتن و هەروەها دەکۆڵێتەوە لە چی؟ لە هەموو جۆرەکانی زیندەوەران. واتە بایەخ دەداتن بەچی؟ بە هەموو جۆرەکانی زیندەوەران. ئەگەر بێت و باسی بکەین تەماشا دەکەین دەبینین بایەخ دەداتن بە هەموو جۆرەکانی زیندەوەران. بەڵام با بزانین ئایا لە چ ناحیەیەک بایەخیان پێ دەداتن؟ لە چەند شتێک: یەک، ڕوخساری دەرەوەیان; دوو، پێکهاتەی ناوەیان; سێ، و هەروەها چۆن زۆر دەبن. ئایا بە ڕێگەی توخمانە زۆر دەبن یاخود بە ڕێگەی ناتوخمانە زۆر دەبن، و هەروەها چۆنیش گەشە دەکەن و لە چەند شتی دیکە دەکۆڵێتەوە. کەواتە ئێستا فێر بووین زیندەزانی چییە؟ زانستێکە و بایەخ دەداتن دەکۆڵێتەوە لە هەموو جۆرەکانی زیندەوەران. بەڵام لە چی دەکۆڵێتەوە؟ ئەوی کە ئاماژەمان پێکرد لە چەند نوختەیەک. یەک لەوانە لە ڕووی زۆربوونیان یاخود گەشەکردنیە یاخود پێکهاتەی ناوەیان یاخود ڕوخساری دەرەوەیان. وەکو معلوماتیش ئەوەی بزانن لە هەر شوێنێک دیتان هەر وشەیەک بە چی کۆتایی هاتبوو؟ بە زانی کۆتایی هاتبوو. ئەوە بزانەکەوە چییە؟ زانستە. ئەوە چییە؟ زانستە. واتە لە هەر کتێبەشی زانستی کەوا دیتت وشەیەک بە زانستی کۆتایی هاتوو واتە بە وشەی زانی کۆتایی هاتوو، بزانە ئەوە چییە؟ زانستە. ئەم زانستە بایەخ بە چ داتن؟ بایەخ داتن بە زیندەوەر. یاخود بۆ نمونە دەڵێن ژینگە زانی، یاخود دەڵێن چی؟ دەڵێن ژینگە زانی. ژینگە زانی. دەبینی لێرەشدا چییە؟ بە چ کۆتایی هاتیە؟ بە زانی. کەواتە ئەوە چییە؟ زانستێکە بایەخ داتن بە ژینگە. یاخود شتێشکە گەر بێن باز بکەین دەڵێن چی؟ دەروون زانی. دەبینی ئەوش بە چ کۆتایی هاتیە؟ بە وشەی زانی کۆتایی هاتیە. بە چی؟ بە زانی. کەواتە ئەوەش چییە؟ زانستێکە بایەخ داتن بە دەروونی. وەکو معلومات بزانن. ئەمە بە نسبەتی پێناسەی چمان هەیە؟ پێناسەی زیندە زانی کەوە پێویستە بزانن. دێنەوە سەر چی بابەتشکە؟ ئەویش ئەوەیە جیهانەکەمان ژمارەی زۆر لە چی؟ لە زیندەوەران لەخۆ دەگریتن. تەماشا دەکەین دەبینی لەسەر گۆی زەویدا تەنها یەک نەوع لە زیندەوەر نییە، بەڵکو چەندین نەوع لە چی هەیە؟ لە زیندەوەر هەنا. کەواتە لە گۆی زەویدا چەندی نەوع لە زیندەوەر هەیە و هەروەها ئەم زیندەوەرانە لە چ علمێک دەخوێنی؟ لە چ بابەتێک؟ لە بابەتی یاخود لە زانستی زیندە زانی. بابێن چەند نمونەیەک بخوێنی. بۆ نمونە تەماشا دەکەین دەبینی یەکێک لە زیندەوەرەکان چییە؟ کرمە لوولە گەورەکان کەوا لە چی دەژین؟ دەبینی هەندێکیان لە بنچی زەریاکاندا دەژین یاخود نزیک دەمی گڕکانەکان. یان ئەگەر بێن باسی بکەین باسی نەوعێکی دیکە لە زیندەوەرەکان بخوێنی ئەوی چییە؟ قەوزەیە. قوتابیان کە ساڵی داهاتوو پۆلی 11 لە بەندی هەفتەم لە بابەتی پێشەنجەکان لە کەرتی سێیەم قەوزەکان دەخوێنن دەبینی قەوزەکان 7 لقیان هەیە. یەکێک لە لقەکان تەماشا دەکەیت پێیان دەڵێن چی؟ قەوزە سوورەکان. قەوزە سوورەکان ئایا بە زۆری تەماشا دەکەیت چۆنە ئەوانە لەسەر ڕووی ڕووبارە بەستوەکان بڵاو بنێتەوە وەکو چیان پێکینایە؟ وەکو فەرشێک ئەو
ڕووبارەیان پێک هێناوە یاخود بینە سەرچی بین باسی زۆرێکی دیکە لە زیندەوەر بکەین ئەویستە بەکتریایە تەماشا دەکەین دەبینی بەکتریا ئەویش نەوعێکە لە نەوعەکانی چی زیندەوەر هەرچەندە بچووکە بە چاو نابین دەبێ بەڵام چییە زیندووە تەماشا دەکەین دەبینی لە هەموو ناوچەکانی جیهاندا هەیە واتە لە هەموو گۆی زەویدا هەیە چێ بەکتریا تەنانەت ئاماژەی پێکردە لە چێشێ لە کونیلەکانی پێست هەنا ئەمەش ئاماژەیە کەواتیە تەنها یەک نەوع لە زیندەوەر نییە بەڵکو چیە ژمارەیەش زۆر لە زیندەوەر هەنا تێبین یەکمانەیە ئەزیزان ئەویش ئەوەیە زانایان وای بۆ دەچن مەزەندە دەکەن نزیکەی 40 ملیۆن لە نەوعی زیندەوەر لەسەر گۆی زەویدا هەنا بەڵام پرسیارێک دێتە پێشمان ئایا ئەو چل نەوعە ئەو چلا ئایا هەر هەمیان دۆزیتیانەوە ئایا هەمیان دەستنیشانیان کردێن نە بەڵکو تەنها تاوەکو ئێستا 2 ملیۆن لە جۆری زیندەوەر زیاتر دەیاریان کردووە بابینە سەرچی چەند نوختەیەک لە نوختەکان ئەویسیە عینوانێکمان هەیە بە ناوی چی تایبەتیەکانی ژیان قوتابیان تەماشا دەکەین دەبینین زیندەوەران چەند تایبەتمەندیەکیان هەیە واتە چەند مواسەفاتێکیان هەیە لە ژیاندا نوختەیەکە ئەویش ئەوەیە دەڵێن هەرچەندە زیندەوەران لە چەند شتدا لەو پەڕی پلەی جیاوازیان هەبێ بەڵام چیە لە هەندێک سیفەت و هەروەها لە هەندێک تایبەتمەندە هاوبەشن باشە یاعادی دەکەمەوە دەڵێن زیندەوەران پلەی جیاوازی نێوانێ هەر چەندە بێت باشە بەڵام لە هەندێک سیفەت و تایبەتمەندە هاوبەشن واتە چی هاوبەش واتە جیان دەکاتۆ لە چی لە شتە نازیندوەکان با بێن بزانین ئایا ئەم شتانە چنە یەک لەوانە هەمومان دەزانینکەوە هەر شتێک زیندوو بێت واتە دەبی لە چی پێکهاتبێ لە خانە کەواتە زیندەوەرەکە هەرچەندە جیاوازی لە نێوانیاندا هەبێت بەڵام لە چەند شتدا هاوبەشن یەکێک لەو شتانە ئەویش ئەوەیە هەموو شتێکی زیندوو لە چی پێک هاتووە لە خانە پێک دێتن کە ئێستا دێن باسی خانەش دەکەین و باسی پێناسەی خانە دەکەین و لە شتێکی دیکە هاوبەشن ئەویش چیە ئەویش ئەوەیە هەموو زیندەوەرەکان لەو پەڕی ڕێخستندانە و هەروەها هەر هەموو زیندەوەرەکان ئەوەی کەوا زیندوو بێت چ بەکتریا بێت کە بە چاو نابین دەبێت چ داینۆسۆرێک بێتن چ نهنگێک بێتن چ ئینسان بێت پێویستیان بە چ هەیە بە وزە هەیە بۆ هەتاوەکو چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن ئەگەر بێت و باسی نوختەیەکی دیکە خاڵی هاوبەش بکەین ئەویسیە هاوسەنجی ناوە چییە دەبینی هەموو زیندەوەرێک چ دەکاتن هاوسەنجی ناوەی خۆی دەپارێزێتن کە دوایە دێن یەک بە یەک باسییان دەکەین دێنە سەرچی نوختەیەکی دیکە ئەویش ئەوەیە گەشە چیە تەماشا دەکەین دەبینی هەر شتێکەوە زیندوو بێت چ دەکاتن گەشە دەکاتن کە دوایە دێن باسییان دەکەین و کۆتا نوختەش ئەویش ئەوەیە کەواتیا زۆر بوون هەموو زیندەوەرێک پێویستیان بە چەیە بۆ مانەوان لە ژیاندا پێویستیان بە زۆربوون هەیە کەواتە چەند نوختەماخین 1 2 3 4 5 6 لە 6 نوختە لە 6 خاڵدا چنە هاوبەشن هەموو زیندەوەرێک لە خانە پێک دێت هەموو زیندەوەرێک لەو پەڕی ڕێخستندانە و هەموو زیندەوەرێک پێویستیان بە چ هەیە پێویستیان بە وزە هەیە هەتاوەکو چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن و هەمووشیان پێویستیان بە هاوسەنجی ناوەچی هەیە و گەشەش ئەنجامدەنەوە زائیدەن زۆر بوون بابێ یەک باسییان بکەین لە چێوە دەست پێ دەکەین ئەزیزان لە خانە بابێن بزانی ئایا خانە چییە قوتابیان هەر شتێکەوە زیندوو بێت دەبێت لە خانە پێکات بێت بابێن بزانی ئایا خانە چییە کە پێشی دەبن سێڵ بە ئینگلیزی ئایا با بزانی خانە چییە دەبێن بریتە لە یەکەی پێکاتن و فرمانی لەشی گشت زیندەوەران واتە هەر شتێکەوە گوتمان زیندوو بێت لە خانە پێک دێت ئایا خانە چییە یەکەی پێکاتنی فرمانی لەشی گشت زیندەوەرانە هەر ئەوەندە پێناسن دەتوانانی بەنەوە عشکەش پێناسێ بکەین چۆن دەتوانانی بێت خانە یەکەی بنچینەی ژیانە خانە یەکەی بنچینەی ژیانە و دەتوانانی بە شێوازیشی دیکەش پێناسە بکەین ئەویش چۆنە ئەویش ئەوەیە دەڵێ هەموو زیندەوەران لە چی پێکاتونە لە خانە پێک دێن کەواتە زانیمان خانە چییە خانە یەکەی بنچینەی ژیانە خانە دەبێت چییە یەکەی پێکاتن فەرمانی لەشی گشت زیندەوەرانە وەزائیدەن هەر شتێکەوە زیندوو بێت گوتمان لە چی پێکاتە لە خانە پێک هاتووە کەواتە بە سێ شێواز پێناسەی خانەمان کرد بابێنە سەرچی پرسیارێک لای قوتابیان لای خۆت درستی بکەین ئەویش ئەوەیە زیندەوەران لەسەر بنچینەی چ بنچینەی ژمارەی خانەکان دەبنە چەندەوە واتە زاناکان
لەسەر بنچینەی ژمارەی خانەکان زیندەوەرەکانیان پۆلێن کردیە کلاسیفیکیشن کردیە بۆ چەند نەوە بۆ چەند تایپ بۆ دوو نەوە واتە بۆ دوو زۆر سیوسینە دووشتە یەک هەیانە هەر هەموو لەشیان لە یەک خانە پێک دێتن هەر هەموو لەشیان لە چەند خانە پێکاتوە تەنها لە یەک خانە پێک دێتن ئەمانە پێیان دەڵێن چی پێیان دەڵێن زیندەوەرە تاک خانەکان نمونە وەکو چی وەکو بەکتریا بەڵام هەشیانە لەشیان زیاتر لە خانەیەک پێک دێتن باشە ڕەنگە لەوانە لە میلیۆنها خانە پێکاتبی ئەوانە پێیان دەڵێن چی پێیان دەڵێن زیندەوەرە فرە خانەکان بابێن یەک پێناسەیان بکەین با بزانین ئایا چییە زیندەوەرە تاخانەکان پاشانیش بێن باسکەین باسی زیندەوەرە فرەخانەکان بکەین قوتابیان کاتێکەوە دەڵێن زیندەوەرە تاخانەکان تازە باسمان کرد گوتمان هەر هەموو لەشیان لە چی پێکاتوە لە یەک خانە پێک دێتن باش ببیتین لە چی لەو زیندەوەرانێکەوە لەشیان لە یەک خانە لە چەند خانە لە یەک خانە پێکاتوە نمونە وەکو چی چەند نمونەیەک دەینەوە یەک لەوانە وەکو چی وەکو زیندەوەرە سەرەتایەکان وەکو چی وەکو بەکتریا یان دەبینی زۆربەی پێشەنجەکان کە ساڵی ئایندا لە پۆلی 11 لە بەندی هەفتەم پێشەنجەکان دەخوێنن کەوا دەڵێن زۆربەی پێشەنجەکان لەشیان لە یەک خانە پێکاتیا نمونەش وەکو چی وەکو پارامیسیۆم بینە سەر چی دەڵێن نمونەیەکی دیکە یاخود نوعێکی دیکە لە زیندەوەرەکان کەوا لەشیان لە یەک خانە پێکاتبی دەڵێن هەندێک لە کەڕەکان وەکو چی وەکو کەڕووی هەوێن ئەوەش ساڵی ئایندا لە پۆلی 11 لە بەندی هەشتم دەخوێنن بابێن بزانی ئایا فرەخانەکان چین ئەویان چۆنە پێچەوانەویە چۆن دەڵێن لێکوان گوتمان تەنها لەشیان لە یەک خانە پێک دێت بەڵام دەبێت چی ببیتە لەو زیندەوەرانێکەوە لەشیان لە چی لە ژمارەیەکی زۆر لە خانە پێکاتوە کەوا دەتوانێت هەردوو پێناسی وەکو یەک بخوێنی لە بەرکەین تەنها لە یەک شتدا جیاوازن دەبێت یەک خانە لێکوان دەبێت لە چەند خانەیەک لە ژمارەی زۆر خانە پێک دێن نمونە لە بۆ یەکوان دەماگوت چی زیندەوەرە سەرەتایەکان یاخود پێشەنجەکان یاخود هەندێک لە کەڕەکان بەڵام لێکوان ئەگەر بێن باز بکەین وەکو چی وەکو ئەو زیندەوەرانێکەوە لە ئەترافمادا دەژین نمونە وەکو چی گیانەوەرەکان یاخود وەکو چی وەکو ڕۆک یاخود وەکو چی کەڕەکان ئەوانە لە چی لە پێکاتنە لە فرەخانە پێک دێن وەکو ئێمەش چینە ئێمەش لەو نوع زیندەوەرانێکەوە لەشمان لە چەندین میلیۆن خانە پێک دێتن کەواتە وشمان زانی لەسەر چ بنچینەیەک یاخود لەسەر ئەو بنچینەیەکەوە ژمارەی خانەکان دەبێن دوو جۆرمان هەیە یەکیان تاخانەیە ئەویتکەیان چییە فرەخانەیە بابێن بینە سەر نقطەیەکی دیکە یاخود تێبینیەکمان هەیە ئەویش ئەوەیە دەڵێن لە زیندەوەرە فرەخانەکاندا خانەی چه هەنا تایبەتمەند هەنا قوتابیان ئاگاتان لەو نقطەیە بیتە لە تاخانە نا بەڵکو لە چی لە فرەخانەکان چ هەیە دەڵێن خانەی تایبەتمەند هەنا واتە تەنها یەک خانە نییە بڵێ ئەو خانەی تایبەتمەند بووە مادەم لە چەند خانەیەک پێکاتیە لە چەند هەزار خانە لە چەند میلیۆن خانێک پێکاتیە خانەی چه هەنا تایبەتمەند هەنا بۆ بەجێهێنانی فەرمانی دیاریکرا بابێ بە نمونێک باسکەین بۆ نمونە تەماشا ئەو وێنەی بکەین قوتابیان ئەوە وێنەیەکی فرەخانەی چییە ڕۆکە دەبینی ئیچە ئیقەدی ڕۆکە بە شێوەی پانە پڕگا دەبینی چییە خانەی جۆرە تێدایکەوە فەرمانی جیاواز جێبەجێ دەکات تەماشا بکەن قوتابیان دەبینین ئەوە لە چەند خانێک پێک دێتن یەکێک لەوانە تەماشا دەکەین دەبینی ناوەڕاستەکەی پێک هاتێ لە لوو لە شانە ئەمە یەک و هەروەها لە چ شانەیەشکەش دەبینی ئەو خانانێکەوە دووری وایەندایە چییە پێیان دەبێت ڕووپۆشە شانە و هەروەها ژێر ڕووپۆشە شانە چمان هەیە بنچینە شانەمان هەیە هەر یەکە و فەرمانێکی تایبەت بەخۆی جێبەجێ دەکاتن بۆ نمونە تەماشا دەکەین دەبینی ئەو خانانێکەوە کەوتنەتە ئەو مەسافەیە واتە کەوتنەتە دەرەوە کە پێی دەڵێن ڕووپۆشە شانە فەرمانیان چییە داپۆشینە بەڵام ئەو خانانێکەوە دەکەونە ژێر ڕووپۆشە شانە ئەوان زیاتر فەرمانی جێبەجێ دەکەن فەرمانی ڕۆژنە پێکاتن جێبەجێ دەکەن کە دوایە دێن دەخوێنین و ئەوانەیەکەوە دەکەونە ناوەڕاستیش لوو لە شانەمان هەیە کە پێک دێت لە خانەی لەعنی پێکاتوە لە دارکونیان باشە لە دارکونیان پێک دێن ئەوانی ئیشیان چییە فەرمانیان چییە گواستنەوەیە کەواتە زیندەوەرە فرەخانەکان چیان هەیە خانەی تایبەتمەندیان هەیە هەر خانەیەکیش چییە هەر کۆمەڵە خانەیەکیش تایبەتە بەچی بە جێبەجێکردنی فەرمانێک بۆ نمونە لەشی ئێمە خانەکانی گەدا باشە چ دەکەن ئیشش تایبەت بخۆیان هەیە زیاتر
تایبەتن بەچی بە هەبەسکردن خانەکانی چاو ئەوان زیاتر بۆ چییە بۆ بینینە ئەوانەی کەوا گوفتیلەکانمان کەواتە هەر خانەیەک تایبەتمەندە بەچی بەجێبەجێکردنی فەرمانێک نقطەیەکی دیکە تێبنیێشکەمان هەیە ئەو زیندەوەرە فڕەخانانەی کەوا لە حەجمدا گەورەنە واتە زیندەوەرەکە گەورەیە ژمارەیەش زۆر خانەیان تێدایە بەڵام ئەو زیندەوەرە فڕەخانانەی کەوا بچووکن چییە ژمارەی خانەکانیان کەمترە تو مقارنەی چ بکە قارنەی مشکێک بکە لەگەر چی فیلێک دەبینی لە حەجمدا گەورەیە هەردووشیان فڕەخانن بەڵام فیلەکە حتمەن بێگومان چییە ژمارەی خانەکانی زیاترە وەک لە مشکەکە دێنە سەر چی نقطەیەکی دیکە تایبەتمەندێکی دیکەیە کەوا خاڵی هاوبەشە لەنێوە هەموو زیندەوەرەکان ئەویسیە ڕێک خستن با بێ بزانانی ئایا چییە دەبێت لەشی هەموو زیندەوەرێک باشە لەسەر هەردوو ئاستی چ گەردی بێت چ خانەی بێت واتە چ گەردی بێت چ خانەی بێت لە چدانە لە پلێشی ڕێخستنی چدانە زۆر بەرزدا هەیە پرسیارێک دێتە پێشمان یەک پرسیاری ئاسان هیچ خۆمان تێک نادەین پرسیارێک دێتە پێشت دەبێت دوو نمونە لەسەر ئاستی چی ڕێخستن لە زیندەوەران بنووسە دووشت یەکیان دەبێت چیە ئاستی گەردی یاخود ئاستی خانەی بۆ نمونە ئەگەر بێن باسی خانە بکەین زیندەوەرەکە ئەگەر بێت و فڕەخانەش بێ خانە چ پێک دێنی قوتابیان خانە چ پێک دێنی خانە شانە پێک دێنێت شانە چ پێک دێنێتن ئەندام ئەندام چ پێک دێنێتن کۆ ئەندام کەواتە بزان لە چدانە لە پلێشی ڕێخستنی بەرزدا هەیە کۆمەڵە خانەیەک شانە پێک دێنێت و هەروەها کۆمەڵە شانەیەک ئەندام پێک دێنێت و هەروەها کۆمەڵە ئەندامێکیش کۆ ئەندام پێک دێنێت بەڵام نقطەیەکی قوتابیان کە بوونە پۆلی دوازدەش دیتۆ پێشتان لێرەشدا باسی دەکەین ئەویش ئەوەیە دەبێت کۆمەڵە خانەیەکی هاوشێوە وشەی چمان بەکاربێنە هاوشێوە چ پێک دێنن شانە باشە کۆمەڵە خانەیەکی هاوشێوە چ پێک دێنن شانە پێک دێنن بەڵام ئەگەر بێ پێناسەی چ بکەین ئەندام بکەین دەبێت کۆمەڵە شانەیەکی چی هەمە جۆر کۆمەڵە شانەیەکی چی هەمە جۆر چ پێک دێنن ئەندام پێک دێنن ئەگەر بێن باسی کۆ ئەندامیش بکەین دەبێت کۆمەڵە ئەندامێکی هەمە جۆر چ پێک دێنێ کۆ ئەندام پێک دەهێنیتن یاعادی دەکەمەوە دەڵێن ئەگەر بێت و پێناسە شانە بکەین دەبێت شانە چیە لە کۆمەڵە خانەیەکی هاوشێوە پێک دێتن ڕەنگە ئیمتیحانی مامۆستا لۆت بینتەوە ببێتن شانە پێک هاتیە لە کۆمەڵە خانەیەکی هەمە جۆر باشە ئەمە چەوتە ئەدی لە چ پێک دێتن پێک دێتن لە کۆمەڵە خانەیەکی هاوشێوە بۆ نمونە وەکو نمونەیەک ئەگەر بینەوە ئەوە بەزە بۆ تێگەیشتنە دامانە هەموو خانەکان بۆ نمونە بازنەیە باشە کەواتە ئەمە چیان پێکینە شانەیان پێکینە نابی ببێ وەڵاهی بازنە لەگەر چی لەگەر سێگۆشەی بیتن هەچەندە خانەی سێگۆشە و بازنەشتوانی بەڵام بۆ تێگەیشتن باشە نابی وەڵاهی سێگۆشە لەگەر بازنەکە شانە پێکینە یان دەبێ هەموو چ بیتن بازنە بێ یان دەبێ هەموو چ بیتن سێگۆشە بیتن باشە ئەدەگەر بێت و پێناسی ئەندام بکەین لە ئەندام بەدواوە وشەی چ بەکاردێنی هەمە جۆر کەواتە ئەندام چییە پێکاتێن لە کۆمەڵە شانەیەکی هەمە جۆر ئەدی کۆ ئەندام چییە پێک دێتن لە کۆمەڵە ئەندامێکی هەمە جۆر وازحەیانە شانەکانج قوتابیان ئەوانیش دەبنە چەند نەوعێک بۆ نمونە باسی گیانەوەرەکان بکەین دەبینی چوار جۆرە شانەیان هەیە ئەویش ئەوەیە یەکێک لە شانەکان کەوا باز بکەین کەوا هەرچەندە لە پۆلی دوازدە لە بەندی یەکەم دەخوێنن ئەویش ئەوەیە دەبینی گیانەوەرەکان چوار یاخود مرۆڤ چوار جۆرە چی هەیە شانەی هەیە یەک لەوانە وەکو چمان هەیە ئەگەر بێن باز بکەین وەکو ماسوولکە شانە یاخود وەکو دەمارە شانە ها ئەوانە چنە ئەوانە شانەنە تێگەیشتیانە کەواتە ئەوانەش چنە دەبێن نەوعێک لە نەوعەکانی شانە یانی ئەگەر بێن باس بکەین باسی شانەیەشکی بکەین ئەویسیە ئەویش وەکو کە پێدە کۆنێکتیڤ تیشو ئەوانیش نەوعێک لە نەوعەکانی شانە قوتابیان بابێن باسی بکەین باسی ئەندام بکەین نمونەیەک بۆ ئەندام بینەوە ها ئەگەر پێ باسی ئەندام بکەین زۆر ئاسانە مەسەلە وەکو گەدا ئایا گەدا ئەندامە یانە
بەڵێ بێگومان چیە ئەندامە تێگەیشتن دەبینی گەدا ئەندامە و هەر چوار جۆرە شانەکە پێک دێتن چی بۆ نمونە لە ماسوولکەشانە پێکاتیە لە بەستەرەشانە پێکاتیە لە دەمارەشانە پێک دێتن و هەروەها لە چش پێکاتیە لە ڕووکەشەشانە پێک دێتن کە تازە ئاماژەوە پێکرد گوتمان شانەکان چوار جۆرن یەک لەوانە ماسوولکەشانە یاخود دەمارەشانە یاخود و هەروەها گەربین باسکەین بەستەرەشانەمان هەیە یانیش چمان هەیە ڕووکەشەشانەمان هەیە بابی لەسەر چ قوتابیان ئەوە بەنسبەتی بەنسبەت ئەمەیان دێنە سەر عنوانێکی دیکە و نقطەیەکی دیکە باز بکەین کە هەموو زیندەوەرەکان تێدا هاوبەشن ئەویش چیە نقطەیەکی ئەساسە بەکارهێنانی وزە قوتابیان بابی بزانی ئایا وزە چییە ئەگەر بێن باس کە بزانین ئایا وزە چییە پێش ئەوەی باسی ئەوکەم وزە چییە هەر شتێک زیندوو بێت هەر شتێک زیندوو بێت پێویست بەچەیە بە وزەیە بۆ هەتا وەکو چالاکیەکانی خۆی ئەنجام بدات مەسەلەن ئەگەر جەنابەت وزەت نەبیت ناتوانانی بخوێنی ویانە ئەگەر وزەت نەبیت ناتوانانی هاتوش بکەی وازحیانە کەواتە وزە پێویستە هەر شتێکی زیندوو بێت چ بەکتریایەک بێ واتە تاخانە بێت چ فڕەخانە بێ پێویستیان بە وزە هەیە تێبینی دەڵێ هەموو زیندەوەران وزە لە کۆمەڵە کردارێک بەکاری دێنن بەم کردارش دەبێنچی بۆشایی نەوەکو ئیمتحانەوە بێتەوە پێی دەبێنچی بۆشایی ئەویش چییە زیندە چالاکیە واتە یعنی وزە ئایا ئێمە بۆچی بەکاردێنی بۆ ئەنجامدانی زیندە چالاکی پێناسەیەک دێتە پێشمان ئەویش ئەوەیە مەبەست چییە لە زیندە چالاکی ئەگەر بێن باسکەین با بزانی زیندە چالاکی چییە کە پێی دەبێنچی میتابۆلیزم زیندە چالاکی پێویستە لە کۆی چی کۆی کارێکە کیمیاییەکان کەوا ڕوو دەدەن لە چێ لە ناو خانەکانی لەش ئایا پرسیارێک دێتە پێشمان زیندەوەران وزە بۆ چ بەکاردێنن بۆ دوو مەبەست تازە بە شێوەیەکی عام گوتمان بۆ زیندە چالاکیە بەڵام ئەگەر بێت و پوختی بکەینەوە بۆ دوو مەبەست بەکاری دەهێنن یەک زیندەوەران وزە بەکاردێنن بۆ پاراستنی چی ڕێخستنی هەم گەردی هەم خانەی باشە ئەگەر بێت و زیندەوەرەکە وزەی نەبێتن ناتوانێت خانە دروستکاتن تێگەیشانە یاخود خانەکان ناتوانێت هۆی پێدابوون چی شانە و هەروەها بۆ چشە بۆ ئەوەی بەکاردێنێتەوە هەم گەشە بکەن و هەروەها هەمی چ بن زۆر بن ئەگەر بێت و تۆ وزەت نەبیتن ناتوانانی گەشە بکەین ناڵێن دەڵێن ئەگەر بێت و ئەو کەسە گەشەی دواکەوتووە بۆ چونکە خواردنی کەمە وزەی کەمە کەواتە یەکێک لە هەدەفەکان بۆ چییە بۆ گەشەیە کا کەسێک کەوا تەماشاکەن دەبینی خواردنێکی باش دەخواتن دەبینی چۆنە گەشەی باشە باش پێڕادەگاتن بەڵام ئەو کەسانی وەکو وڵاتیش وەکو سوودان تەماشاکەن دەبینی لەو وڵاتە هەژار نشتیانە تەماشاکە دەبینی خواردنیان کەمە داهاتیان کەمە دەبینی دائیم لاوازن گەشەکردنیان چۆنە تەواو نییە بۆچی مەبەستەش کەش بەکار دێتن بۆ زۆربوون بەکار دێتن تێبینی ئەویش ئەوەیە دەبێت زۆربەی وزەی پێویست بۆ ژیان لەسەر ڕووی زەوی ئایا لە چێوە دێت لە چێوە دابین دەکرێتن دەڵێن لە خۆر واتە لە تیشی خۆرەوە ئەو وزەیەمان دەست دەکەوێتن ئەویش ئایا بۆ چییە بۆ ئەوەی هەتاوەکو زیندەوەرە خۆشیێنەکان کە ئێستا دێن باسی دەکەین چ ئەنجام بدەن کردارێکەوە پێی دەبێت چی ڕۆژنە پێکاتن دەبا بێن بزانانی ئایا بێکەوە ڕۆژنە پێکاتن چییە کەوا پێی دەبێت فۆتۆسینتز ڕۆژنە پێکاتن ببیتێت لە کرداری گۆڕینی چی وزەی چی قوتابیان وزەی هۆر بۆ چ بۆ شێوەیەک لە شێوەکانی وزەکەەوە بتوانرێت بەکار بهێنرێتن لە چێ لەلایەن چی لەلایەن زیندەوەرە خۆشیێنەکە ئەوانەی کەەوە خۆیان دەژێنن باشە بۆی چێ خۆیان دەژێنن بە هۆی وزەی هۆر بۆ نمونە وەکو چێ وەکو ڕۆکەکان یاخود هەندێک زیندەوەرە تاکخانەکان کەەوە ئەم کردارە جێبەجێ دەکەن تەماشاکەم قوتابیان کەبێ ئاماژە پێ بکەین مەسەلەن دەڵێن H2O باشە زائیدەن CO2 باشە واتە دوانە ئۆکسیدی کاربۆن لەگەر چی لەگەر ئاو باشە
بەبوونی چی قوتابیان بەبوونی تیشی چی تیشی خۆڕواتە وزەی هۆر باشە چ ئەنجام دەدرێتن چ ئەنجام دەدرێتن دەبێت کردای ڕۆژنە پێکاتن ئەنجام دەدرێتن با بزانین ئایا چی دەدرێتن قوتابیان دەڵێن ئەم CO2 لەگە ئەم H2O واتە ئاو دوان ئۆکسیدی کاربۆن هەردووچیان بەبوونی چی بەبوونی ئەم وزەیە چەکەن یەک دەگرن و دەبنە چی دەبنە وزەیەکی دیکە بزانە لە پێناسەکە چمان گۆ دەبێت گۆڕینی وزەی چییە وزەی خۆر بۆ چ بۆ شێوەیەک لە شێوەکان کەوا بتوانرێت بەکار بێنرێت دەبتە چ قوتابیان دەبێتە C سکس H12O سکس زائیدەن دەبێتە چی O2 باشە دەبێتە چی دەبێتە ئۆکسیجین بابین بزانین ئایا ئەو شەشە و دوازدەیە و شەشە لە چی هاتێ قوتابیان ڕێشی دێخین هاوسەنج دەکەین تەماشا دەکەین دەبینین ئەوە شەشە ئەوەشیان چییە شەشە کو چەند کاربۆنمان هەیە شەش پێش ئەو کاربۆنی چەندە یەکە یەک جاران شەش چەند هایدرۆژینە دوازدە پێش ئەو ئێچەی چەندە دوو جاران شەش دوازدە چش لەماوە ئەو ئۆکسیدەکەیکەوە ئەو شەش ئەویت کەکەوە دەبینێتەوە چییە ئەو تۆکەیە دەنێنەوە ئەمە چییە ئەمە کردارە ڕۆژنە پێکاتنە کەواتە بەسەری ئەگەر بێت و پێناسەکەی دووبارەکەینەوە ڕۆژنە پێکاتن چییە پێش هەموو شتێک دەی بزانیکەوە چێ ئەنجامی دەدات ئەو زیندەوەڵانکەوە پێیان دەبێت چی خۆژێن واتە دوو نوعمان هەیە خۆژێنمان هەیە و خۆنەژێنمان هەیە ئەوانەی کەوا خۆژێنن بەبوونی چی وزەی چی خۆر چ ئەنجام دەدەن ڕۆژنە پێکاتن ئەنجام دەدەن نمونە وەکو چێ ئەوانێکەوە ڕۆژنە پێکاتن ئەنجام دە وەکو ڕۆکەکان و لەگەر هەندێک لە زیندەوە تاخانەکان ئایا ئیشەکە چۆنە دەبێت کردداری گۆڕینی وزەی چییە وزەی هۆرە بۆ چ بۆ وزەیەکی کیمیایە ئەوەش تەمان هەر وزەیە بۆ چییە وزەیەکی کیمیایە بەڵام چ بیتن ئایا ڕۆکە دەتوانێت ڕاستەخۆ ئەو وزەیە ئیسپادی لێ بکاتن نا دەیبیتە چی دەیبیتە وزەیەکی کیمیاییکەوە پێی دەبێت چی ATP باشە ئەو ATP ئەو وزەیە لە چێ کۆبیتەوە لەناو ئەم پێکاتە کیمیاییەکەوە پێی دەبێت کاربۆهیدرات تازە نقطە ئاماژان بە نقطەیە کرد کۆگوتمانچی خۆژێنەکان بابین پێناسی خۆژێنەکان بکەین بزانین ئایا خۆژێن چییە دەڵێن خۆژێنەکان ئەو زیندەوەرانەکەوە وزەی پێویستیان وزەی چی پێویستیان لە ڕێگەی بەرهەمهێنانی چی هۆراچێەوە ئەمە چییە کاربۆهیدراتە لە ڕێگەی بەرهەمهێنانی چی هۆراچیەوە دەست دەکەواتە ئەم وزەیەکەوە ATP لەنا ئەم چی C6H12O6 کۆ بوویتەوە نمونەش تازە عادەما کردەوە ڕۆکان لەگە هەندێک زیندەوەرە تاکخانەکان باش ئایا لەوە خۆژێنەکان چۆن ڕۆژنە پێکاتن ئەنجامدا ئەوە تازە باسمان کرد قوتابیان گوتمان H2O ئەوەی کەەوە تازە نووسمە هەروە دوان ئۆکسیدی کاربۆن بەبوونی چی وزەی چی وزەی خۆ ئەوانە یەک دەگرن دەبێتە هۆی پەیدابوونی چی کاربۆهیدراتەوە شەکرە گلوکۆز بۆ نمونە گلوکۆز C6H12O6 زائیدەن لەگەر ئۆکسیجین بەڵام ئایا هەموو زیندەوەرەکانی سەرگۆی زەوی خۆژێنن نەخێر بۆ هەشمانە کەواتیە خۆنەژێنن باشە بۆ پێیان دەڵێن خۆنەژێن بۆ پێیان دەڵێن چی خۆنەژێن واتە ناتوانن بۆ خۆیان هۆراک بەرهەم بێنن بۆ چونکە لەناو خانەکانیاندا ئەندامۆچکەیەک نییە بەناوی چی بەناوی سەوزە پلاستیک جەماعەتی خۆژێنەکان لەناو خانەکانیاندا چ هەیە ئەندامۆچکەیەک هەیە بەناوی چی بەناوی سەوزە پلاستیکدا کە پێشترش خوێندیتان سەوزە پلاستیکەکان ئیشان چێ شوێنی ئەنجامدانی چیە شوێنی ئەنجامدانی ڕۆژنە پێکاتنە ئەوە بەنسبەت چی بەنسبەت ئەم نقطەیە بابێ پێناسی خۆنەژێنەکان بکەین دەبێت ئەو زیندەوەرانێکەوە وزەی پێویستیان باشە وزەی چی وزەی پێویستیان لە سەرچاوەی دەرەچی باشە دەست دەکەوێت واتە کردای ڕۆژنە پێکاتن ئەنجام نادەن ڕەنگە ئیمتیحان دوێتەوە لێ خۆژێن و خۆنەژێنەکان بەیەکەوە چ ئەنجامدان ڕۆژنە پێکاتن ئەنجام نادەن واتە چی واتە وایە ناتوانن ئەم ڕۆژنە پێکاتنە ئەنجام دەن نمونە وەکو چی وەکو گیانەوەرەکان باشە یاخود چی کەڕەکان ویان زۆربەی زیندەوەرە تاکخانەکان قوتابیان دەبێت لە نقطەیەک بۆستنە ئەویش ئەوەیە دەڵێن
کە بوونە پۆلی 11 لە بەندی چوارم لە بابەتی پۆلێن ئەو شتەی دەخوێنن کەوا 6 شانشینمان هەیە باشە یەکێک لە شانشینی زیندەوەرەکان چییە پێیان دەڵێن کافڕەکان زیندەوەرە خۆنەژێنەکان ناتوانن هۆراکی خۆیان دروست بکەن بۆیە بۆ دەستکەوتنی وزە پشت بەچی دەبەستن مادەم ناتوانن ئایا پشت بەچی دەبەستن دەبێن پشت دەبەستن هەم بە خۆژێن هەمیش بەچی بە خۆنەژێنی دیکە با نمونەیەک بینەوە وەکو خۆمان ئێمە خۆنەژێنی بەڵام پێویستمان بە وزە هەیە بۆ نمونە سەوزەوات دەخۆین باشە ڕەشی دەخۆین باشە کەواتە ئەمە خۆژێنمان خوارد باشە و هەروەها لە هەما کاتدا چش دەخۆین گۆشتیش دەخۆین کەواتە چمان خوارد دەبێن پشت دەبەستن بە زیندەوەرانی دیکەی خۆنەژێن بۆ نمونە ریشک بۆ نمونە سیێڵ و مانگا ئەوانە ئایا چنە گیانەوە واتە خۆنەژێنن بەڵام دەتوانین وەکو وزە بەکاری بهێنین باش واتە چییە دەبێت هەردوو جۆرەکەی بەکار دێنن پرسیارێک دێتە پێشمان بیکەینە هەڵبژاردن ئەوش ئەوەیە دەبێت زیندەوەرە خۆنەژێنەکان باشە بۆ دەستکەوتنی وزە کام لەمانە بەکاردێنن بۆ ئەوەی کەەوە وزیان دەستکەوێت ئایا کام لەمانە بەکاردێنن 1 ڕۆژنە پێکاتن 2 زیندەوەری خۆشێن 3 زیندەوەرانی دیکەی خۆنەژێن 4 با و جیم بێکەوە با بزانی ئایا چییە دەڵێن خۆ نەژێنن مادەم خۆ نەژێنن کەواتە تازە باسمان کرد گوتمان چیان نییە سەوزە پلاستیکیان نییە کە سەوزە پلاستیکیان نەبوو ناتوانێت تیشی خۆر بمژن کەواتە ڕۆژنە پێکاتن ئەنجام نادەن کەواتە ئەلف هەونیە منافەسەکە دەکەیت نێوان با و جیم دەبێت زیندەوەری خۆژێن بەکاردێنن هەتاکو وزیان دەستکەوێت بۆڵێ هەتا ئەو دەقەیەوە تەواوە و هەروەها زیندەوەرانی دیکەی خۆنەژێن بەکاردێن کەواتە ئەمەش تەواوە دەبی دارچە هەوبیتن با و جیم کەواتە وەڵامەکە کامە هەوە با و جیم بەم شێوەیە کۆتاییمان بە بابەتی ئەمڕۆ هینە سەرکەوتوو بن